موضوع زۆر زەحمەتە زۆر. خۆی پیاو ئەگەر هەر ژنەیەک گەنج بێ لەوانەیە ئاساییتر بێ، بەس کە ژنی هێنا و ژنەکەی حەسابی بۆ نەکاو، ژنەکەی نەڕاتە دەورێ و ژنەکەی خزمەتی نەکاو، ژنەکەی حەقی ژن و وێردایەتی پێ نەدا، ئەو پیاوە ئەڕۆخێ وێرانە بێ. بەڕاستی زوڵمێکی زۆر زۆر گەورەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئافرەتی ئیماندار ئەگەر ئەم تشتانە بکە ڕێک ئەڕاتە بەهەشتەوە لە هەر دەرگایەک و گەلێکی بێ. سیرکەم بە ڕێزان، هەر ئافرەتێکی ئیماندار ئەم شتانە بکە لە هەر دەرگایەک و بێ ئەڕاتە بەهەشتەوە. یان فەرزەی نوێژەکەی بە جوانی بکە، ئیتر سونەت مەکە، پێویستت بە سونەت نییە. حتا ئەم سێکەیتر وێسیا بێ پێویستەکە سونەت نەکەی. مانگی ڕەمەزان بە جوانی بە ڕۆژوو بێت، ڕۆژووی سونەت مەگرە. ئەگەر هەرش ئەم دوانەکەی تر بوونە هۆکارێک کە تۆ ڕۆژی سونەتەکە تەسیری کرد لەم دوانەکەی تر مەیگرە. سێم ناموسی خۆی پاراست، یعنی چاو لە دەر نەبێ، ناموس و شەرەفی خۆی پاراست. چوارەم سەیرم تێ لە ژنێرێک نوێژیان پیاوە حەزەکە بە سێر نوێژیان حیجاب و ڕەفتەیان وەک کۆتر هەن لە مزگەوتا لە کاتی ئەعتیکاف و ڕەمەزان. زۆر ئیماندار دیارن لە ناو خەڵکە، گومانیشم نییە کە شەرەفیانە پارێزن، بەڵام بەداخەوە بۆ مێردەکانی خراپ. واللهی مەلایکە لعنەتیان لێیەکە، واللهی مەلایکە لعنەتیان لێیەکە. لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئافرەتێکیان کرد ئەوەنە نوێژی مەزبوط بوو، ئەوەنە ڕۆژی مەزبوطە، ئەوەنە زەکات و خێر و سەدەقاتێ، بەڵام عەزیەتی دراوسێکانیەدا، ئازاری دراوسێکانیەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ناچێتە باشتر. ئەی ئافرەتی ئەگەر ئازاری چی دراوسەیەک ئەوەنەی مێردەکەی خۆ دراوسێتە. یعنی زۆر سەیرە زۆر. بەڕێزان طبعا ئەم کارە ساتە زۆرە، ئێستا سەیرتان تێ لەوانەیە من ئەم قسانە ئەکەم یان سەیرتان تێ لەم پرسیارە، بەس واللهی سەیرتان نەیە، واللهی سەیرتان نەیە. ژنێک لە بیرمە لە مزگەوتێک لە مزگەوتەکانە ئیمام و خەتیب بوو. مزگەوتەکە شوێنی ژنی نەبوو، ئافرەتێک هەموو جارێک ڕەمەزانان بە تایبەتی لە دەم دەرگایەدا ئەنش سەماعیبان ئێمە وتارمانەدا سەماعیبانمانە کردەوە. هەموو جارێ ئەم ئافرەتە کە من ئەچوم بۆ مزگەوت ئەو ئەهات لە دەم دەرگایەدا ئەنش تەمەنی تقریبا لە تەمەنی دایکی منا بۆ کات لە دەم دەرگایەدا ئەنش گوێی لە وتارە کرد. بەیانیانە دریا لە دەرگای ماڵ سەعات حەوت بەیانی منش دەرگام کردەوە. من ئەو کاتە باسی مافی ئافرەت مەکرد لەسەر پیاو، باسی مافی پیاو میشەکە لەسەر ئافرەت لە وتار جمعە. دریا لە دەرگا سەعات حەوت بوو، منش دەرگاکەم کردەوە، سێرم کرد پیاوی ئەو ئافرەتەیە. ئەو گەورەتر بوو لە ژنەکەی تقریبا بە 5-6 ساڵێکە. پیر بوو پیاوەکە، یعنی گەورە نەبوو زۆر، 26 ساڵیش بێت، پیر نییە 6 ساڵە، پیر بوو پیاوەکە. ئیتر منیش وتم فەرموو مام فڵان، فەرموو هاتە ماڵ دانیشت و وتم فەرموو خزمەتتەم، من چاوم بەخەوە بوو. یعنی وتی وەڵڵی مام سەیان دەستی کردە گریان، هات قسە بکە و دەستی کرد گریان. لا حول ولا قوة إلا بالله. ئەم پیاوە چی ڕووی داوە؟ مام فڵان خێرە، خوانەخواستی هیچ نەبووە، خۆ کوڕەکان سەلامەتن. وتی کوڕەکانم سەلامەتن مام سەیان، دەردەم زۆر قوولە. باسیکە منش حەسا و کوڕخۆتم بۆ بکە. وتی مامۆسا بەدەستی خێزان وەگیرم کردەوە. خێزانی تو؟ وتی مامۆسا بەس سەیری ڕەفتەی سپی و گوێگردن لە وتارۆمانە مەکە. ئەیوتم ئەی سەیر چی بکەم؟ وتی مامۆسا ژنێک 13 ساڵ حەساب بۆ مێردەکەی نەکا، 13 ساڵە و تێمەوەکو خوشک و براوینە، ئەسڵەن جلێکم بۆ ناشوە. 13 ساڵە وتی من هەر حەساب هیچم بۆ. لا حول ولا قوة. دەستی کردە گریان. ئیتر وتی مامۆسا تخوا لە وتار جمعە باسی کەم.
ئەو پیاوە تەمان نکی کرد ساڵێکی پێ نەچوو ئەو پیاوە کەوتە سەر جێگام جەڵتە دایلی و خەفەت کوشتی جەماعەتی مزگەوت نوێژی عیشا بوو وتیان مامۆستا با بڕۆین بۆ لای مام فڵان وتم بۆ وتیان وەڵی حاڵی زۆر خراپە گیانەدا ئەتر منیش چووم لە ناو حەوشا دانیشت بوون تقریبا 70-80 زەلامی مزگەوت هاتون بۆ ناو حەوشا و کاتە حەوش گەورە بوو ماشاءالله دانیشت بوون جێگای ئەو داخرا و خەڵکەش ئەوە چواردە دانیشتن سێرم کرد ئەوش دانیشتە خانم لە ژوور سەریەوە دانیشتێ هەجار جارێ ئاوا نییە قەموویەکە کاتە ژێر پیاڵەیەکە ئاوی تێ کردەوە ئەی کاتە لێوی پێ تەڕەکە وەڵڵاهی تو سێ جار هاتم لەناو ئەو خەڵکا بڵێن دەکڕوت ڕەش بێ وەڵڵاهی ئەم پیاوە نکی تۆی کرد مرد کورە ئەی هاوار ئەم کڵاوات و فێڵبازیە هەتا کەی نەمەزای چی بڵێ مرد کاولم دوایش من بۆ خزمێکی خۆمان گێڕامەوە ئەوژە پیاوێکی پیر بوو بۆیم گێڕایە وتم حاڵەتێکی ئاوان بینیامانە وتی پێکەنی وتی مامۆستا ئەو جۆرە کەسانە زۆرن وتم چۆن وتی قەسەم بەخوا من 36 ساڵە خێزانەکەم خوشک و براین بەیەکە ئەو بەزنە 13 ساڵ بوو جا من بۆم دەرکەوت کەوا لەو جۆرە نەکبەتانە زۆرە